ئەم تراژیدیە زیاتر پیشانگاکەم زیاتر لەبەر هەندێک کەرستە هەیە بەکاری دێنم وەکو دەشت وەکو گۆڕی قەبر و وەکو فیگەری کوردەواری ئەو ڕنگانێکم بەکاربیینە ڕەنگەکانی زیاتر تراژیدین لەبەرەوە ناوم لێ نایە جێهێشتن ئەو جواب پیشانگایە زیاتر دوو بابەتی کەشی لەگەرە بابەتی کەوتن لەگەر بابەتی خەونی خەونەکان ئەویش بابەتێکی تراژیدیە کە زیاتر حالەتێکی ئینسانیە پەیوەندی بە خۆمانەوەدا هەیە لە هەمان کاتیشە بابەتی کەوتنیش ئەینەندیسان بابەتێکی وجودیە ئینسانیە لەبەرەوە من ئەو پیشانگەم کردەوە بە ناوی جێهێشتن وەکو پێم گوتن فکرەیەکی تراژیدی کۆمەڵایەتیە لە هەمان کاتیشە ئینسانیە ئەوە دوا پیشانگامە 10 تابلۆی گەورەیە بە ئەکریل لەگەر 14 تابلۆی ئاویە بچوو گرنگی تابلۆکان ئەوەیە بابەتێکم هەڵبژاردووە کە پێشکەشم کردووە بابەتەکان پێکاتێ لە کەوتن جێهێشتن خەونەکان کە سێ بابەتی زۆر گرنگە لە ناو کۆمەلگا ئێمە زیاتر ئەو سیمبۆلانە دەگریتەوە کە ئێمە لەگەڵی ژیاوین مەسەڵەن چێری قەبر پەیکەری شکاو دەشت سەجی بەرەڵا فەزایەکی بە دووکەڵ و پڕکێشە ئەوە زیاتر گرنگی لەوەدایە